نەجمەدین و ئاوارە پێشمەرگەن و زۆربەی کاتەکانیان بە چاکردنەوەی چەکە سەربازیەکانەوە بەسەر دەبن. ئەوان بە ڕۆژوون، بەڵام ڕوبەڕووی دوژمنێکیش وەستاونەتەوە کە ناوی دەوڵەتی ئیسلامیە لە عێراق و شام. ئێستا باشتر دەتوانن بە جیهانی دەرەوەی خۆیان بڵێن کە ئەوانیش موسڵمانن. لە دۆشکەی چواردۆنیەوە هەتا ئەگاتە دەماچەی بەرپشتێن من ئیش لەوانە ئەکەم بە تایبەتی. ئێمە ڕۆژانە لێرە ئەو چەکانی کە لە جەبەکانەوە ئەگەڕێتەوە کە لەوێ چارەسەرێکی بیدایی بۆ ئەکری، ئەگەر لەوێ چارەسەر نەکری ئەگەڕێتەوە ئێرە لای ئێمە لێرە کێشەکانی چارەسەرەکەین. کێشەکە هەر سیلاحەکان بڵێن بە تایبەتی پارچەکان لە هەر شوێنێکیەوە دەرچێت. لە هەندێک کاتە مەدفعێک عاتڵ بووە، چەکێکی قورس عاتڵ بووە لە کاتی گەرمەی شەڕە، چوین بۆوێ سیرەکەین لەوێ مەدفع شەڕە بەردەوام فیشەک دێ و ئەڕوا بەسەرمانە. ئێمە چوینە سەر چەکەکە، گوێمان لەوە نەبووە، گوێمان لە گیانی خۆمان نەبووە کە چیمان بەسەر دێ. ئەلموهیم هەدەفمان ئەو بۆ چەکەکە چاکەین و بیخەینەوە ئیش بۆی بەرامبەر دوژمنەکانمان شەڕی پێ بکەین. ڕەمەزان چەند ساڵێکە دەکەوێتە نێو گەرما، بەڵام بە ڕۆژووبوون بۆ ئەم پێشمەرگانە سەختترە لەوەی کە خەڵک باسی دەکەن، چونکە گەرما و برسێتی و توینەتی لەلایەک و ئەرکی قورسی پێشمەرگایەتیش لەلایەکی دیکەیە. بە ڕۆژانە کە بە ڕۆژوین لێرە ڕۆژ جاری وایە برسیمانە بێت، توینمانە بێ، بە ڕۆژانە بە ڕۆژوین ئیشیشمان بەسەرا کەوتووە. گوێمان لەوە نییە کە بە ڕۆژوین ئیشمان بواتەوە یان واز لە ئیشەکە بێنین یان واز لە ڕۆژۆکە بێنین، بەڵکو ڕۆژۆکەشمان گرتووە تا سەر بردومانە و ئیشەکەشمان کردووە. زۆربەی کاتێ لە بەرەکانی جەنگەوە پەیوەندیمان پێکراوە زۆربەی چەک لەوێ عاتڵە ناگاتە ئێرە، فەوری ناگاتە ئێرە، بێ خۆمان بچین، خۆمان بە ڕۆژوین بە زمان بە ڕۆژوە لێرەوە ئەچین بۆیە چاکێک. ئێمە بە فعلی پێشمەرگین وەکو پێشمەرگی ئەرکی خۆمان بەجێ هێناوە. ئەوانەی کە ڕۆژانە لێوێ بەرگری لەو خەڵکە ڕەش و ڕوتەیەکەن هەمان ئەوانن کە بە دەمولێی وشک و بە زمانی بە ڕۆژۆ ئەوانیش وەکو ئێمە هەم هاوکارن، ئێمەش بە زمانی بە ڕۆژۆ هاوکاری ئەوان بووین وەکو ئەوان لە بەرژەوەندی میلەتەکەی خۆمان ئیشەکەی. جاری وایە بەربانگمان کردوێتەوە، مەلا بانگ داوە پەرداخەوەکەمان خواردە تەلەفۆن کراوە فڵان چەک عاتڵە لەوێ، خێرا سایرەمان دەرکردەوە چوین لەوێ چەکەمان چاکردو تقریبان 12 شەو 11 شەو گەڕاین. ئەم پێشمەرگانە لە بەشی چاکردنەوەی چەک لە هێزی پشتیوانی دوی هێزی پێشمەرگەی کوردستانن. هەرچەندە فتووە ئاینیەکان لەبارەی ڕۆژووبوونەوە ئاسانکاری بۆ کردوون، بەڵام بە ڕۆژووبوون نەبووەتە ڕێگر لە بەردەم ڕاپەڕاندنی ئەرکەکانیان و سەردانیکردنی بەرەکانی شەڕ. ئەم پێشمەرگانە بە زمانی بە ڕۆژۆوە کارەکەیان دەکەن و دەڵێن لە کاتی کارەکەماندا ماندوو دەبین و برسێتی و توینێتیش ڕوومان تێدەکات، بەڵام ئەوەش وای لێ نەکردوون دەستبەرداری کارەکەیان یاخود ڕۆژوەکەیان ببن. جەمال ئەحمەد جەمیل، ڕوودا و سلێمان.